الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، خواهی گەورە طاعەتی ئەمڕۆمانش لێ قبول بکە إن شاء الله تعالى. تەمەنمان درێژ کاتەوە بۆ بتوانین بگەینە 27 ڕۆژانی تر إن شاء الله تعالى. ماذا لمن تركها؟ ئەتوانین ناونیشانەکەی وا بڵین بۆچی وازی لێبێنین. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەچینە سەر ئاەتەکە پێشەکی. خوای پەروەردگار فەرمێ: إن الذين يشترون بعهد الله وإيمانهم ثمنا قليلا. پەروەردگار لێرەدا ئاماژەمان بۆ ئەکا بە فەرمایشتەکەی پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم: من حلف على يمينه كاذبا ليقطع بها مال أخيه لقي الله وهو عليه غاضبا. أم للرواية وافرمي للرواية كتير معنا فرمي: فقد أوجب الله له النار وحرم الجنة. وللرواية كتير معنا فرمي: فقد أوجب الله له النار وحرم عليه الجنة. يعني لسير روايته هاتوا باس لە چیەکەین؟ باس لەوە دەکەین سوێن خواردنی درۆ دوو لە ڕوو جەنابدا. سوێن خواردنی درۆ خواپەنەماندا ئەمڕۆ زۆر زۆرە. ئەو ئاەتە هەڕەشەیە و ئەو دوو فەرمایشتە و سیانەش هەڕەشەیە. هەر کەسێ سوێنێ بخوا، سوێن بخوا، بزانێتش درۆیە، ئەوە یەکێکە لەو کەسانە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بەر غەزەبی خوا کەوتووە. لە هەڕەشەی یەکەم. لە هەڕەشەی دووەم پێغەمبەری خوا فەرمێ: وەجەبەت، یعنی مسۆگەری کردووە کەچی ئەوجەبەت الله له النار، ئاگری دۆزەخی بۆ خۆی واجب کردووە. وحرم عليه الجنة، جەنەش بەهەشتش لێ حرام دەبێ. بەس ئایا ئەمڕۆ خەڵک ئەوە سڵەکە یان زۆر بە ئاسانی سوێنەخوا بۆ چەند درهمێ، بۆ چەند عانەیەک، بۆ مەسلحەتێک، بۆ شتێک بەداخەوە. چکە ئەمە ئینسان وریا بێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمیار کەسێک سوێنێ بخوا بۆی ماڵێکی برایەکی دەستکەوێ بە نەحەقا، نەک بە حەق، باسی حەق ناکەین، سوێن خواردنی حەق بەجێ ئەبێ سوێنت هەر هەموو شتێ هاتە پێشت بەڕاستی بڵێ. بەڵام سوێن خواردنیەکمان بە نەحەقە بۆی من ماڵی تۆ داگیرکەم، بۆی ئەو شتەهی من نییە بیخەمەین خۆمیان بیدەمە کەسێک بە بۆنەی سوێنەکەی منەوە. مەبەستمان لێرە ئەمەیە. پێغەمبەری خوا باسی ئەمە ئەفەرمێ: کەسێک سوێنێ بخوا بۆی پارچە عەرزێک، بۆی ماڵێک، بۆی شتێکی دەستکەوێ بە بۆنەی ئەو سوێنە درۆوەوە، لە ڕۆژی قیامەتا چییە؟ ئەم مرۆڤە، ئەم ئینسانە خوای گەورە لێی تووڕێە، بەر غەزەبی خواکەوێ و باشتی لێ حرام دەبێ و ئاگری دۆزەخشی لێ چیە بێ؟ قەدەغە دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتیشی تردا دەفەرمێ: بەڵام لە سێ حاڵەتا هەیە درۆ بە عام خراپە. درۆ لە شەریعی ئیسلامە جایز نییە، بەڵام لە سێ حاڵەتمانەیە درۆ ڕێگە پێدراوە. سێ حاڵەت. یەکەمیان ئیسلاحی بەینی دوو کەس بکەیت، واتە دوو کەس قسەیان بە یەک نییە، دوو ماڵ، دوو عەشرەت، ئیتر کێشە هەیە لە بەینیانە، تۆ گەرەکتە ئیسلاحیان بکەیت. ئەتوانی بچیتە لای ئەمەکە بڵێ مەدحت ئەکا، بچیتە لای ئەوەکەش بڵێ مەدحەکە، باسی چاکەی ئەم کەی لای ئەو، باسی چاکەی ئەم کەی لای ئەو. لەو بەینەنەدا هەرچی بکەی دروستە، ئەگە درۆژ بێ، ئەگە درۆژ بێ. شەرع ڕێگای داوە بە خاڵی یەکەم ئەمەیە. دووەمیان ئەلحەرب، شەڕ و کوشتارە لە نێوانی دوو ماڵە، دوو عەشرەت، دوو وڵات، دوو بەشەر، دوو ئینسان، دوو مرۆڤ، هەر دوو ناوی بنە.
ئەتوانی بچیتە ئەو بینەوە ئەگە درۆیشی تیا بکەی پێڵێن دوورەی شەرعی ئاساییە شەرع ڕێگای پێداوە بۆی شەڕەکە ڕاگری بۆی شەڕەکە خراپ نەبێ بۆی زیاتر خەڵک لە ناو نەچێ خەڵک نەکوژرێ ئەمەش دروستە طبیعیە شەرع ڕێگای پێداوە سێهەمیان لە نێوانی پیا و ژنێکدا پیا و ژنێک کێشەیان هەیە گرفتیان هەیە ئەتوانی لەو نێونادا سەبکەی وشانێک بڵی ئەگەر ڕاستش نەبێ بۆ مەسلحەتی هەردووکیان نەک بۆ مەسلحەتی خۆت لە هەرسێکیان نە لە هەرسێکیان بۆ بەرژەوەندی گشتی بێ چی لە پەینی ژن و پیاوەکەدا وەچی لە نێوانی خەڵکدا وەچی لە نێوانی کاتی جەنگدا ئەم سێ حاڵەتەمانەیە ئینسان ئەتوانێ کە چی بکە ئەگەر قسەیەک بڵێ ڕاستش نەبێ دروستە ئەم فەرمایشتە جوانانە دەرز و عیبرەتی تایە چی لێ وەرگرین باش یەکەمیان بزانین سوێند خواردن بە درۆ گوناحێکی زۆر گەورەیە بەوە ناسڕێتەوە دوایی بڵێ مامەسا بەخوا چوون بۆ مەحکەمە دەسم ناوە قورئانە وەڵاهی زانیمش درۆیە زانیمشە حەقی فڵان کەس نییە ئەمە بەوە ناسڕێتەوە بێ وەڵا کاکە سێ ڕۆژ ڕۆژووە گرم و وەڵا کاکە زەحمەت نەوێ نانی دە فەقیرە دەم و ئەم نانی دە فەقیرە ئەم سێ ڕۆژ ڕۆژووە ئەم عتقی ڕقەبە بۆ کەسێکە لە دەمی دەرەچێت بۆ کەسێ نییە بزانێ حەقی کەسێکی تر بداتە کەسێک و لەیلا شۆبێ وەڵا تەوبەم کردە ئاچەم سوێنێکە خۆم و تێمە ئیلا ئەوتەوە ئەو تەوبە و تەوبە نییە بەخوا کاتێ تەوبەیە گەرێ حەقی ئەو ماڵە بگەڕین تۆ بە خاوەنی ئەو کاتە تەوبەی ئاوا خوا لێت قەبوڵەکە ئاسان نییە سوێن خواردن بەگاڵتە و پاشانش دەست بنیتە قورئانە شتێکی ئاسان نییە لەبەری لەبەرچاو بێ ئامادەبی بۆ هەموو شتێ ئامادە نەبی سوێنێکی ناڕاست بخۆی خەتەر دووەمیان حرمەتی ماڵی خەڵک بپارێزە چکە ئێمە گەر ڕێگا بدەین بەمە ئیتر زۆر ئاسانە بێ ماڵی یەکتری داگیرکەین ماڵی یەکتری داگیرکەین بەچی حرمەتی ئەوە پارێزین بە ئەوەی کە سوێنی درۆ نەخۆین کابرا ئەگە بچێ بژێ فڵانی من ئەگە لەم شارە یەک کەس نەچێتە هەنگاییەوە نەچێتە پیریەوە شایەتێکی نەبێ هیچی دەست ناکرد یەک حاکم یەک شەرعناس ناتوانێت مەگە دەسەڵاتدارێکی زۆر بەقووت بێ بتوانێت داگیریکە غەیریەوە ناتوانێت چونکە البەیینەة عەلى المدعی واليمین عەلى ما ئەنکر من و تۆ چیمان بۆ مەحکەمە من ئەڵێم ئەو مۆبایلەی منە حاکم ئەڵێ شایەتت هەیە ئەڵێم بەڵێ فڵان کەس ئەگە این خۆمەش نەبێ شایەتەکەم سوێنەدا و ئەیداتە من ئەگە من ڕێ ئەگەر من وتم ئەو مۆبایلەی منە ئەم وڵاتە هەمووی منە ئەڵێ شایەتت هەیە نەوەڵا کە شایەتم نییە بە بەرامبەرەکە ئەڵێ سوێنە خۆی تۆیژە بەڵێ سوێنە خوا و ماڵەکەی خۆیەتی و تەواو ئەمڕۆ ئێمە زۆر جار خۆمانە بینە سەبەبی ئەوەی کە ماڵی خەڵک داگیر بکرێ حەقی خەڵک بخورێ خەڵک وا هەیە چێ بۆ مەحکەمە بۆ گڵایەک ماوەیەک فێر بوون ئەچوون بۆ بەغا بۆ دوو گڵا بۆ سوێنێکی ناڕاست هەندێکی ناڕاست و هەندێکی ڕاست بوو جەزاکەڵڵا و بارەکەڵڵا ئیشێکی گەورەیە لێرەوە چی بۆ وڵاتێکی تر بۆ گڵایەکە دەستکرد بەخوا ئەو گڵایە فریاد ناکەوێت بەخوا ئەو دوو گڵایە فریاد ناکەوێت بەخوا ئەو مەبلەغە پارە فریاد ناکەوێت تۆ بە گڵایەک دوو گڵا تووڕەیی خوا تووشی خۆتەکەی جەهەنەمی خوا تووشی خۆتەکەی باشتی خوا لە خۆتەگریتەوە ئەمە بۆ ماڵی دنیاوە تێرێ نە بەخوا نایتێرێ ئەبێ وریابیت ئینسان ئاگای لێبێ کەواتە ئینسان کەواتە ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار ئەبێ بزانێ ئەوەنە لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتی هەم چاکەی هەیە و هەم خراپەی هەیە وریابە تاوانکردن بە عەمدەن بیکەی
وەکەوە نییە تاوانێ بکەیت و نەزانی خوا لێت خۆشەوێ، بەڵام عەمدەن بزانی و بیکەی لای خوا زۆر گەورەیە، ئەبێ زۆر وریایی بی، بە تایبەتی سوێن خواردن. تەوبەیەکی نەسوح لەمانە بکە و واسی لێبێنە، ئیتر مەچۆ دەویە. ئەگە کردوتە، ئەگە نەتش کردووە، سپاسی خوا بکە کە تووشی ئەم تاوانە و گوناحە نەبووی. و ئەمە ڕاگەیەنە بە خەڵکی بڵێ وریابە نەکەی ئەم تاوانە گەورە بکەی، غەزەبی خوا تووشی خۆ بکەی، تووشی مناڵەکانم بکەی، نەکەی و جەهەنەمی خوا بکڕی بۆ خۆت بۆ سوێنێک بۆی ماڵێکی تر کە بدەیتە یەکێکی بە نەحەق. ئەمانە دەرسن نەتوانی وەری بگری لەو فەرمایشتانە. خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە و یا ڕەبی خوا عیبادەتمان لێ وەرگرە و یا ڕەبی ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز لە مولایەکمان قبوڵ بکە و تەڕاویح و نوێژەکانمان لێ قبوڵ کە یا ئەڵڵاه یا ئەڵڵا لێ تەپاڕێنەوە دوعاکانمان، قورئان خوێندنەکانمان، زیکرەکانمان، چاکە و چاکەکاریەکانمان، یا ڕەبی زەکات و سەرفترەمان، خزمەتکردنی مسڵمانان لە کاتی ڕۆژوودا بە تایبەتی ئەو عەزیزانەی هەموو مزگەوتەکان و بە تایبەتتر مزگەوتی خۆمان خوای گەورە پاداشتیان باتەوە و گەنجانە و پیاوە گەورانە. یا ڕەبی خوایە لە تەپاڕێمەوە بۆ خاتر ناوە جوانەکانت بمان پارێزی لە بەڵا، لە موسیبەت، وڵاتمان، خۆمان، ماڵمان، مناڵمان لە شەڕ، لە خراپە. یا ئەڵڵا خوایە مولایەکمان پارێزی. یا ڕەبی خوایە تەمەنمان درێژکەیتەوە بۆی بتوانین زیاتر عیبادەتی تۆ بکەین، خزمەتی تۆ بکەین، لە خزمەتی تۆ بین. یا ئەڵڵاه خوای ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی، ئیسلاحی هەمولایەکمان بکەی، هەرزانی بخەیتە وڵاتمانەوە. یا ڕەبی خوای ڕەحم بە زوڕێتەکانمان بکەی، ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی، ڕەحم پیاوە گەورەکانمان بکەی، گەنجەکانمان بکەی. خوایەوەی چاکەی و بۆمان چاکەی بۆ بکەی، خوایەوەی خراپەی وێ. یا ئەڵڵا خوای هیدایەتی بەی. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد